بسم الله الرحمن الرحيم. زۆر بە خێراتنی کەناڵ ڕێگەیاندەکان دەکەین بە خێر بێن سەرچاو لەم پرێس کۆنفرانسەدا جەنابی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕێز مامۆستا سڵاحەدین محەممەد باهادین تشک دەخاتە سەر ڕۆژی مێژووی گەلی کوردستان، ڕۆژی 25 نۆ کە هەمومان ساڵەهای ساڵە چاوەڕێی دەکەین، ڕۆژی دەنگدان بۆ سربەخۆیی. بفەرمێ لەگەڵ زانای مامۆستا بفەرموو. بسم الله الرحمن الرحيم. بخير بينهم ولاك. لقمان ئەمڕۆ ئێمە لە پێشوازی ڕۆژێکی گرنگ مێژوویی گەلی کوردستانین. سبەینێ ئەو ڕۆژەیە کە ساڵانێکی زۆرە گەلی ئێمە چاوەڕێیەکە کە بەدەستی خۆی چارەنووسی خۆی دیاری بکە، بەدەستی خۆی باسی خۆی بکە، کەس کوێخایی نەکا، کەس وەکو خاسر سەیری نەکا، بەڵکو خۆی مافی خۆی بنووسێت، سەر بە خۆی دیاری بکە. 100 ساڵ لەمەو پێش گەلی کوردستان دابەش کرا و کوردستان دابەش کرا بەسەر چەند وڵاتە و پارسەکان لچێنران بەو وڵاتانەوە، بە تایبەتی باشوور کە خۆی ویلایەتێکی خۆی هەبوو، ویلایەتی مووسڵ، و لچێنرا لە کاتی پێکهێنانی حکوومەتی عێراقی لە ساڵی 1920 ویلایەتی مووسڵ لێکێنرا بە عێراقەوە، بەڵام مەشروط بوو، بە مەرج بوو، مەرجی ئەوەی کە گەلی کوردستان مافەکانی پارێزراو بێ. دوایی حکوومەتەکانی یەک لە دوای یەکی عێراقی نەیانتوانی ئەو مەرجە بەجێبێنن و بووە مای ئەوەی کە ئەزانین لە سەرەتای ئەو حکوومەتە وەتەنیەوە کە لە 1920 دروست بوو، شۆڕش و ڕاپەڕین و لەسەر ئاسی تاک و لەسەر ئاسی عەشایر و لەسەر ئاسی حەرەکات و بزافی نەتەوەیی، شۆڕش لە دوای شۆڕش تا شۆڕشی ئەیلول تا دوایی شۆڕشی نوێ لە هەفتاکان تاوەکو گەیشتە ئەوەی کە کەس لەگەڵ دوشمنیش نایکا. حکوومەتەکانی عێراق بە تایبەتی حکوومەتی بەعس کردی لەگەڵ گەلی کوردستان شیمیاباران و جینۆساید بوو کە ئەزانین ئەو شتانە زۆر ناخۆشن و ناسۆری گەورەیە لە جەستەی میلەتی ئێمە. دڵمان خۆش بوو کە گۆڕانکاری ڕووەدا، عێراقمان پێک هێنایەوە لە 2003 پاشەوەی کە 10 ساڵ یا 12 ساڵ کوردستان ناوچەیەکی ئازاد بوو و لەسەر سیستەمی فیدرالی خۆمان تەرتیب کردبوو، بەڵام کە وەختێ ڕژێم ڕووخا بەشداریمان کرد، وەکو معارەزە و چوین بەشداریمان کرد لە پێکهێنانەوەی عێراقا، بەڵام بەداخەوە لەو کاتەوە تا ئێستا ئەوە 14 ساڵە ئاواتەکان هیواکان نەگەیشتنە ئەنجام. ئەو سەقافەت و ئەو عەقلیەتەی کە حکومڕانی عێراقەکان نەیتوانی ئەو ئامانجە بەجێ بهێنێ بۆ گەلی ئێمە. لەبەرەوە ئێستا ئێمە لە بەردەمی وەزعێکین، دۆخێکین، ئەتوانی بڵێ لەگەڵ ئەوەی کە سروشتیە و مافی چاری خۆنووسین بۆ هەموو میلەتێک حەقی تەبیعی خۆیەتی، بەڵام گەلی ئێمە ئەتوانی بڵێ سەپێنراوە بەسەریا کە ئەبێ
تەکانێک بە و بێ شتێکی تر بکە. ئەم وەزعی کە هەیە لەگەڵ بەغدا چەخبەستوو بووە و چارەسەری نەماوە غەیری ئەوەی کە جوڵەیەک حرەکەتێک بکرێ کە بە ئاشتیانە و مەدەنیانە و دیموکراسیانە ممارەسەی شتێک بکرێ کە بەرەو ئەو ئاواتە دێرینەی گەلەکەمان کە بریتێ لەسەر بەخۆی بچین. بۆیە ئێمە بینین کە ئەمە کە ئەمڕۆ ئەنجام مەدرێ ڕفراندۆمی سەراسەری کوردستان هەرێم و ناوچەکانی تر کە ئێستا لە دەرەوەی ئیداری هەرێمن بەڵام کوردستانین، ئەمە هەنگاوێکی زۆر سروشتیە، زۆر ئەبوایە وەکو سروشتی سیر بکرایە و ئەبوایە بە خوێندنەوەیەکی منطقی و درستی بخوێنرایەتەوە. بەڵام بەداخەوە کە ئەزانین دەور و بەرمان ئەو خەڵکانی مامەڵەیانەکەین، تەنانەت ئەو خەڵکانی خۆیان بە دۆستمان ئەزانن یا ئێمە بە دۆستیان ئەزانین، تەفەهوممان ناکەن و تێمان ناگەن. هەر جارە بە شێوەیەک نەسیحەت و وەسیەت و جای وایە هەڕەشەشەکەن. ڕێفراندۆم لەدایکبوونێکی سروشتیە بۆ دۆزێک، بۆ قەزیەیەک کە سەدان ساڵە هەیە، میلەتێک هەیە کە مافی سیاسی لێ سەرراوەتەوە، جوغرافیای هەیە، هەموو مقەویمات و پایەکانی دەوڵەتداری هەیە، بەڵام سەربەخۆ نییە. ئەلچێندێ بەملا بەولاوە ئەوەی کە لە کوردستانی عێراقا هەیە کە پێوترێ کوردستانی باشوور، جیاوازە حتا لە پارچەکانی تریش، چونکە وەکو عەرزم کرد سەرەتا لیکێنراوە و بە مەرج لەگەڵ دەوڵەتی عێراقی. ئێمە لە بەردەمی ئەوین کە بچینە سەر سندوقی دەنگدان و تەمەتوع بکەین، ممارەسە بکەین بۆ حەقێکی تەبیعی خۆمان. هاوڵاتی ئێمە، هاونیشتمانی کوردستان بە هەموو کەمایەتی و پێکهاتەکانەوە، چه ئاینی بێ چه نەتەوەیی بێ، مافی خۆیەتی و خەڵکی کوردستانە و بۆی هەیە کە دەنگی خۆی بە نەخێر یا بە بەڵێ بڵێت. بەڵام ئەوەی کە خراپە و نادروستە، ئەم مافەمان لێ زەوت بکرێ، نەهێڵن ئێمە ئەم قسەیە بکەین. من دڵنیام هەموو خەڵکێکی کوردستان لە ناخی خۆیان ئەزانێ حەقی خۆیەتی ئێمە سەربەخۆ بین. ڕەنگە لەسەر ئەوەی کاتەکەی یا ئامادەکاریەکان یا ئەوانەی کە هەڵئەسن بە ئیشەکە قسەیەکیان لەسەر بێ، یا لەو جۆرە بڕووبیانوانە کە ئەوانە هیچیان نابنە پاساو بۆ ئەوەی ئێمە ئەم پرۆسە مەسیریە و ئەم ئیشە ئەساسیە فرامۆش بکەین یا بە کەم سەیری بکەین. بێگومان مەسەلەی سەربەخۆیی پرسێکی دێرینە و حەقە و عەدالەتە و هیچ گومانیتیان نیە و کەسیش دوودڵ نییە تایە. ئەمێنێتەوە سەر ئەوەی کە کەسێک یا لایەنێک لە هێزە سیاسیەکان یا لە کەسایەتیەکان یا هەر هاوڵاتێکی تر بۆی هەیە ڕەخنەی ببێ یا لەگەڵی نەبێ لەبەر کاتەکەی یا لەبەر هەر شتێکی تر. ئەوە شتێکی سروشتیە و نابێ تۆمەتی بە خائینکردن و بە کەم سیرکردن باسکەین لەگەڵ کەسێکی وا کە نەخێر بەکارێنێ. بەڵام لەگەڵ ئەوەش ئومێدمان وایە کە گەلی کوردستان بە وەلاخستنی هەموو ئەو ملاحەزات و تێبینانەی کە هەیە لەسەر ئەدایی
دەسەڵات لە کوردستانە لەسەر تەفاسیری وەزعەکانمان، دۆخی سیاسیمان، دۆخی ئیداریمان، دۆخی ئابووریمان هەمووی ڕاستە. بەڵام مەسەلەی سەربەخۆیی مەسەلەیەک نییە تێکەڵی کەین لەگەڵ ئەو مۆزوعانە. ڕاستتر ئەوەیە مەسەلەی سەربەخۆی جیا بکەینەوە، ئەو مەسەلانەش لە جێی خۆی ماوە. بۆیە ئێمە وتومانەوە ئەژڵێن پرسی سەربەخۆیی پرۆسەی چاکسازی ئەبێ هاوتەری بڕۆن. ئێمە کە ئێستا وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بە شانازیەوە لە کۆنگرەکانمانە دەستنیشانمان کردووە کە استراتیژیەتە سەربەخۆیی کوردستان و لەگەڵ ڕێفراندۆم چوین و بەشێکی زیندوین لەو هەیئەتەی کە پرۆسەی ڕێفراندۆمی گەیان ئەمڕۆ بەشداریەکی جدیمان کردو و شانازیشەکەین بۆ بەشداریەوە، چونکە مەسەلەیەکی نەتەوەیی گرنگە. لە قەناعەت و لە استراتیژی خۆمانەوە چوین، خاتری کەسمان نەگرتووەوە، چاوەڕێی سوپاسی کەسیش نین. بەڵام ئەوە بەمانەی ئەوە نییە وازدێ نین لە دژایەتی گەندەڵی، وازێ نین لە ساختکردنەوەی ئەو هەموو خواروخێچیانەی کە هەیە لە ئەدای دەسەڵات لەو گرفتاریانەی کە هەیە لە ساحەکەمانە. ئێمە ئەو فایلە لەگەڵ ئەو فایلە جیاکەینەوە. ئێمە ئەڵێن ئەبێ چاکسازی بەردەوام بێ، خەبات بۆ چاکسازی بەردەوام بێ. مەسەلەی سەربەخۆییش هەنگاوەکانی کە ئەمڕۆ هەنگاوی یەکەمی ڕێفراندۆمە، هەنگاوی تریش دێت تەبعاً ئەبێ گفتوگۆ دەست پێیەکە، دڵنیاکردنەوەی دەوروبەر و دەرو دراوسێ دەست پێیەکە، دڵنیاکردنەوەی دەوڵەتانی زلهێز دەست پێیەکە. ئیشی ئەوێ سەربەخۆیی پرۆسەیەکی درێژخایەنە. بەڵام هەموو ئەوانە ئەبێ ئەنجام بین، لە هەمان کاتیشا ئەبێ ئیدارەی خۆمان چاکەین، ئەبێ ئیسلاحات و چاکسازی بکەین، ئەبێ پەرلەمان وەکو خۆشبەختانە ئێستا کارا بۆتەوە کاراتر ببێ، ئەبێ هەم ئەو لایەنانەی کە ئەمڕۆ هێشتا بەشداریان نەکردووە لە پەرلەمانە بێنەوە سەر کورسی خۆیان و ئیدامی کاری خۆیان بن، و لەوێەوە لە خەباتی پەرلەمانی بکەین بۆ چاکسازی و بە ئاوات و بەگەیشتن بە سەربەخۆیی هەنگاو بنین پێکەوە هەمومان. وەختی ئەومان نییە مزایدە لەسەر یەکتر بکەین. گلەییمان هەیە لە یەکتری، ئەجایب نییە سروشتیشە، ناکۆکی سیاسی سروشتیە، بەڵام زیاتر لەوە هەڵ ناگرێ، دۆخەکە هەڵ ناگرێ. بە تایبەتی کە بینیمان دنیا چاوی کردێتەوە، دنیا چاوەڕێی ئەوەیە بزانین گەلی کوردستان چی ئەڵێ. ئایا ناکۆچیەکانی ناوخۆیان ئەگاتە ئەوەی کە نەتوان ئەم مافەی خۆیان ممارەسە بکەن؟ ئایا گەلی کوردستان کە 100 ساڵە ئەناڵێنێ بەدەست ژێردەسەریەوە، ئێستا کە فرسەتێک هاتۆتە پێش لەبەر ناکۆچی خۆیان دەستی لێ هەڵەگرن؟ ئایا بەڵێ زاڵ نابێ بەسەر سندوقەکانە؟ بێگومان ئەو چاوەڕوانی هەیە. ناحەزانمان بە شێوەیە چاوەڕێن، دۆستەکانیشمان بە شێوەیەکی تر چاوەڕێن. دڵە ڕاوچێ لە ناو خەڵکی ئێمە، لە ناو جەماوەری خەڵکی کوردستان کە بەداخەوە ئەناڵێنین بەدەست گیر و گرفت و قەیرانی جۆرا و جۆرەوە، بەدەست سەقەتی و خواروخێچی ئەدایی دەسەڵاتیەوە، ئەو خەفەتەشیان بۆ ئیزافە ببێ کە ئەم ڕێفراندۆمە ئەبێتە مایەی شەڕ و شۆڕ، ئەبێتە مایەی قاتوخڕی. ئەمە بەڕاستی دروست نییە. جارێ لە خۆیان ڕاست نییە و ئەم شێوازەش لە حیزبایەتی یا لە کاری سیاسی دروست نییە کە خەڵکی ناومێدکەی، خەڵک ناڕەحەتکەی، تەنها لەبەر ئەوەی کە
قسەکەی خۆت سەرگرێ. ئێمە وتمان قەناعەتی هەر کەس هەرچی هەیە مشکلەی نییە، بەڵام بانگەشە بۆ ئەوەی کە گرانی دروستە بێ یا قاتوقڕی دروستە بێ یا شەڕ و شۆڕ و ئەوانە دروستە بێ لە واقع ئاوانیە ڕاست نییە و لە لایەکی تریش دروست نییە بەو شێوازە مامەڵە بکرێ لەگەڵ حەدەث. ڕاست نییە چونکە مەسەلەی شەڕ و شۆڕ معادلات و تەوازوناتێک هەیە لە منتقا، هێزەکان بە یەکتر لەنگەریان گرتووە و ناتوانرێ دەست ببرێ بۆ شتێک بەبێ ئاگاری و بەبێ ئۆکەی خەڵکانی تر لە ساحەکە و لە دەوروبەر. ئەمڕۆ ئێمە لە کوردستانە تەمەتوع بە ما حەقێکی تەبیعی خۆمانەکەین، نە هێرشمان کردوە سەر کەس نە ئەچینە سەر ماڵی کەس. ئەو کاتە خەڵکێک ئەگەر بێتە سەرمان دنیا ئەوە نەبێ ساحب نییە و هاوکێشەکان تەحملی ئەوە ناکەن و قەت شتی وارش نابێت، هێرشی عەسکەری ڕوو نادا و ئەگەر ڕوش بدا خروقاتە، خروقاتیش هەرجار ڕوویدا و ڕوئەدا، بەڵام وەکو شتێکی مخەتەت و پلان بۆ دانرا و شتیوان نابێ ببێ و ناشبێ. ئەمە خەلەلی ئەمنی و ترسی ئەمنی کە دوورە و پێویست ناکە خۆمان بترسێنین یا خەڵک بە مەرامی سیاسی بە مەرامی حیزبی خەڵکی خۆمان بترسێنین. مەسەلەی قاتوقڕی بێگومان مەسالیحە بازرگانیە سنوورەکانە، ئەمە دووسەرەیە، تۆ زەرەرەکەی ئەویش زەرەرەکە، بێگومان ئەوە واکە کە هاوسەنگیەک دروست بێ مدەیەکی زەمەنی ڕێگریەکرێ یا داخرێ سنوور یا داش ناخرێ ممکنە یا داخرێ چەند ڕۆژێک خۆی زەرەرەکە تۆش زەرەرەکەی، پێویست ناکە ئەوەنە. ئێمە خەڵکی ئێمە حەسار و ئابڕوقەی دیوە و زەحمەتی زۆری دیوە و ڕێگرتن چەند ڕۆژ یا وەختێکی محەدەد لە سنوور ناتوانێ ئیرادە و هیمەتی ئەم میلەتە ببەزێنێت. لەبەرەوە ئەوەش مۆزوعێک نییە کە شتی لەسەر بینا بکرێ، مۆزوعێک نییە کە خەڵکی پێ بترسێنین، دروستیش نییە. ئەسڵەوەی ئەم میلەتە خاوەنی کەرامەتی خۆی بێ، خاوەنی سەربەخۆی خۆی بێ، هەنگاویش ئەنێت بێگومان خۆی. ئەمە دوای ڕێفراندۆم دەرگادا ناخین، دەرگای گفتوگۆ کراوەیە بەردەوام لەگەڵ دەوڵەتانی دەرودراوسێ، لەگەڵ دەوڵەتانی گەورە، لەگەڵ مؤسساتی مجتەماعی دەولی، لەگەڵ بەغا و دەوڵەتی مەرکەزی. بەڵام بڕیاردان لەسەر سەربەخۆیی هەنگاوێکە تەوقیتەکەی زۆر گونجاوە، میلەت بینیمان چۆن لە مێهرەجانەکان و مەراسیمەکانە چۆن خڕۆشاوە، کاتی ئەوە نییە و دروست نییە ئەو هیمەتە و ئەو جۆش و خڕۆشە سفرکەین و بچین دەست بکەینەوە بە حکایەتێکی تر و ساڵانێکی تر ئەخایەنێت. ڕەنگە لێرە مەسەلەی ئەو عەرزانەی کە هاتووە یا ئەو بڵێن ئەو پێشنیارانەی بەدیلانەی کە هێنرا و ئەڵێن هاتووە، بێگومان ئەوانەی ئێمە دیومانە لە ئاستی ئەوانیە دڵی پێخۆشکەی زۆرتر قسە زۆر زاڵە بەسەریا، وعدێکی بێ زەمانەتە. لەبەرەوە ئەوەی کە زۆر دیارە ئەوەیە کە تەوسیەکە نەسیحەتەکە یا ئەڵێ من وازان باش نییە، ئێمە پێمان باش نییە، لەو شتانەیە. ئینجا ئەڵێ 2 ساڵ گفتوگۆ لەگەڵ بەغا بەبێ زەمانەتێکی دیاریکراو ئەداتە دەست خۆی. ئێمە 14 ساڵە لەگەڵ بەغا تەفاهممان هەیە، ڕئیس جمهور کوردە، جێگری ڕئیس وزەرا کوردە، جێگری ڕئیس پەرلەمان کوردە،
مشکلە لێوان نییە، مشکلە لەو شتانەیە کە عەقڵیەتێک کە حکومەکە هێشتا جێی تۆی تیان نەبووەتەوە، هێشتا تەسەووری وان نییە تۆ میلەتێکی جیاوازی بۆت هەیە تەمەتوع بکەی بەو جیاوازی و سەربەخۆیی خۆت. مشکلەی ئەساسی لێوەیە و لەوێ وەیە کە پێکهاتەی عێراق پێکهاتەیەکی ناتەندروستە. مەشاکلی عێراق تەنها کورد و عەرەب نییە، مەشاکلی تریشی هەیە خۆتان دەزانن. ئێمە وەکو یەکگرتوو وەکو لایەنێک کە لە مەسەلە دیموکراسی و مەدەنیەکانە هەمیشە دەست پێشخەر بووین و ئامادە بووین. لە ساڵی 92 کە هێشتا حیزبیشمان ئیعلان نەکردبوو بەشداریمان کرد لە ئینتخابات، چون قەناعەتمان وایە کارتی ئینتخابات لە جیاتی کار فیشەک بەکار بهێنرێ. میلەتی ئێمە خەباتی عەسکەری باسی کوردستانەکەین، کوردستانی باشوور خەباتی عەسکەری نەماوە، ئەوەی ماوە بۆ دیفاع لەو هەرێمە هەرچی بکرێ وەکو پێشمەرگە وەکو هێزێکی نظامی ئەوە جیاوازە. بەڵام میلیشیای حیزبی بڕوامان پێی نەبوو، نەشمان بوو. بۆیە هەر کارێکی مەدەنی دیموکراسیانە هاتبێتە پێش وەکو هەڵبژاردنەکان، هەموو هەڵبژاردنەکان ئێمە دەست پێشخەریمان بەشدار بووین. مەسەلەی سەربەخۆیی یا ڕیفراندوم بۆ سەربەخۆیی یەکێکە لەو سیاقایە و بێگومان ئێمە بەبێ تەرەددود چووینەتە ناو پرۆسەی ڕیفراندوم و قەناعەتیشمان وایە کە ئەبێ بەشدار بین. ئەوە تێگەشتنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە، تێگەشتنی یەکگرتووەکانە بۆ مەسەلەکان. خاتری کەسمان نەگرتووە و سوپاسی کەسیشمان ناوێت. مزایدەش ناکەین لەسەر کەس، چونکە ئەوە ئێمە خوی مزایدەکردنمان نییە لەگەڵ سەر کەسی تر. بۆیە ئێمە شانازیەکەین بەوەی کە بەشدارێکی فعلی و جدی و ڕئیسین لە مەسەلەی ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان. و شانازیەکەین کە لە سەرەتاوە لە ساڵی 1988 کە دوای ئەوەی کە ئەمفال و کیمیابارانی هەڵەبجەکرا، ئێمە چووینە ناو مەسەلەی ئاوردانەوەی ئیسلامی لە مەسەلەی کوردی، یعنی تەبەنی مەسەلەی کورد لای ئیسلامیەکان. ئێمە بنیانگوزاری ئەو فکرە بووین و کارمان لەسەر کرد. ڕابطە ئیسلامی کورد کە دروست بوو لە ساڵی 88 کە ئێستا جەنابی دکتۆر عەلی قەرەداغی ڕئیسێتی، ئەو کاتە دروست بوو و بە هەمان مەبەست دروست بوو بۆ ئەوەی لە مەحافل و ناوەندە ئیسلامیەکانە لە کۆنگرەکانە باسی کورد کە میلەتێکە مافی خوراوە و ئەمفالەکرێ و کیمیابارانەکرێ بەدەستی موسڵمان، بەدەستی خەڵکێک کە ناوی خۆی ناوە موسڵمان. ئەمە بەرنامەمان بووە لە 88ەوە تاوەکو ڕاپەڕین، دواییش کە بەشداریمان لە هەموو ئەو پرۆسانە کردووە. دوایی لە کۆنگرەی 6 و 7 تا ئێمە لە استراتیژیەتی حیزبە یەکەم خاڵمان داناوە بە باسی سەربەخۆیی کوردستان. لەبەرەوە ئێمە بەلاڕێیان نەچوین و لە پەیڕە و پرۆگرامی حیزبی خۆمان لامان نەداوە وەختێک هاتووین لەگەڵ ڕیفراندومی لەگەڵ سەربەخۆیی. لە کۆتاییە من ئەوێ لێرەوە ماندوو نەبوونی و دەستخۆشی لە هەموو جەماوەری گەلی کوردستان بکەم کە لە بەشداریەکانیان لە ئاهەنگەکانە، لە مەراسیمەکانە، لە تەعبیرکردنی ئەو هەست و نەستەی کە بوویان بۆ مەسەلەی سەربەخۆیی، کە توانیان مەسەلەی ڕیفراندۆم لە ئالیەتێکی ناو حیزبەکان ببەنە ناو جەماوەر و خۆیان بکەنە ساحێبی
مەسەلەی ڕفراندۆم و خۆیان بکەنە ساحبی پرۆسەکە و ئەوە شتێکی گرنگە بۆیە ئێمە ناتوانین بینە دواوە و ناتوانین واز لە مەسەلەی ڕفراندۆم بهێنین بۆ کەس و بۆ هیچ. طبعا ڕفراندۆم لە هەموو کوردستان بەناوچە جێناکۆکەکانەوە بە کەرکووکی خۆشەویستەوە ڕامان وایە کە ئەو مەسەلەیە شتێکی سروشتیە و هیچ ئاژاوەیەک دروست ناکە و ئەگەر اختلاف ڕێیەک جیاوازیەک لە بۆچوونەکانە هەیە لە ناو هێزە سیاسیەکانە ناگاتە ئاسی ئەوەی کە ئەم مەسەلەی ڕاگرێ یا ئەم ئیشکالەکە دروست بکە بە ئاسێک کە ڕێگر بێ لە ئەنجامدانی ڕفراندۆم لەو شوێنانەی کە کوردستانی. بۆیە داواکارم لە هەموو گەلی کوردستان هەموو ئەوانەی هاونیشتمانیانی خۆشەویست کە حەقی دەنگدانیان هەیە دەنگ بن بە بەڵێ دەنگ بن بۆ ڕفراندۆم و سبەینێ بچنە سەر سندوقەکان بەڵێ بکەن بۆ ئەم پرۆسە پیرۆزە دێرینە بۆ بەجێهێنانی ئاواتی ئەم میلەتە کە مافی تەبیعی خۆیەتی خوا پێداوە کەس پێی خەڵات نەکردو. هەروەکو داواکارم هەموو هێزە سیاسیەکان ئەگەر گلەیەکیان هەیە یا بۆیان نەکراوە بەشداری پرۆسە و ئالیات و میکانیسمەکانی ڕفراندۆم بن لە مەسەلەی دەنگدانە دەیەغی نەکەن و دەنگ بە بەڵێ بدەن بۆ ڕفراندۆم بەڵێ بۆ سەربەخۆیی چونکە ئەوە خزمەتی هەمومانەکە ئەگەر ئەمڕۆ گلەیمان لە یەکتر هەیە سبەینێ ئاشتەبینەوە ئەو مەسەلانە لە کیسمان ئەچێت و ئەبێتە نەوەیەک لە گرێ لە دڵمانە کە نەمانتوانی بێ لە کاتی خۆیان ئەرکی خۆمان بەجێ بێنین. بۆیە هیوادارین کە هێزە سیاسیەکان و هەموو هاوڵاتیان پێکەوە بەڵێ بکەین بۆ سەربەخۆیی. زۆر سوپاس. زۆر سپاس بۆ بەڕێز نەرمداری گشتی سەد فەرموون لەگەڵ پرسیارەکانتان. کاک شاهۆ مایکەکان فەرموون. بەڵێ جان. لەسەرەوەی کە لە کەرکووک پشتپرسی ناتۆن ناکرێت وای گۆڕانکاری چییە لەسەر کەرکووک ئاخۆ پرسەکە چی لێ هاتەوە پرسیاری تۆمیشمەوەیە چاوەڕە دەکرێت ئەو لایەنانەی کە تاو پێستا کە هەڵوێستیان نەبووە بە گۆڕانەوە هەڵوێستیان چۆن بێت هیچ داوایەکتان ئاراستەی ئەوان کردووە؟ پرسیاری سێم تەواو باش. باش بەڵێ باسی کەرکووک بێگومان شارێکی کوردستانیە پێکهاتەی زۆری تیا جگە لە کورد و عەجایب نییە بەعزەی گیر و گرفتی ببێ و لە ڕووی ئەو گیر و گرفتانە هێزە سیاسیەکان ڕای جیاوازیان بوو بێ لەسەری. بەڵام خۆشبەختانە ئێستا دەستەی باڵای ڕفراندۆم دانیشتنیان کردووە لەگەڵ هێزە سیاسیەکانی کەرکووک لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی کەرکووک لەگەڵ پارێزگاری کەرکووک و گەیشتوونەتە ئەو نەتیجەیە کە بە هەموو ئەو ملاحەزاتی کە بووە لە سەر مەسەلەکە بەرەوە ئەوە چوون کە لە کەرکووک هیچ هەڵبژاردن بکرێت ئەفۆ دەنگدان بکرێت. یعنی ئەوە حەسم کراوە قسەیەکی تری تیا نییە ئەگەر چی ممکنە کەسێکیش بێ پێی خۆش نەبێ یا ڕازی نەبێ بەڵام مەسەلەکە گەڕانەوە تایە ئاسان نییە و ئەسڵەوەیە کە بکرێت. لایەنە سیاسیەکان ئەوانەی تا ئێستا هەڵوێستیان دیار نەبووە یا بەنەخێر بۆ بێگومان عەرزمان کرد کە مافی خۆیانە چۆن تعبیر بکەن بەڵام سەربەخۆیی کوردستان بۆ هەمومانە. کوردستان ماڵی شەخص نییە ماڵی حیزبێک نییە و ڕەنگە بەو شێوازەی کە بڵێ لەبەر ئەوەی تۆ ئەیڵێی من ئیتر نامەوێ ئەوە ئەیکەیتە ماڵی ئەو شەخصە ئەوە باش نییە. دروست نییە کە کوردستان بکەینە مڵکی نەفەرێ یا حیزبێک.
کوردستان هی هەمومانە و هەمومانە بێ کۆشش بکەین بۆ سەربەخۆیی کوردستان لەبەرەوە دەنگدان بۆ ڕێفراندۆم لە ڕێفراندۆمە دەنگدان بۆ سەربەخۆیی دەنگدان نییە بۆ لایەنێک و هێشتا بەدەمیەوە ماوە لە ڕووی زەمەنیەوە و ئومێدەوارین لێرەوە ئەو ئەنازی کە هەواڵمان هەیە کە برایان لە کۆمەڵی ئیسلامی و لە گۆڕان زوتنەوەی گۆڕان ئومێدمان وایە کە بڕیارێکی دڵخۆشکەر بدەن لەم بارەوە و هاوڵاتیانیان دڵخۆش بکەن و گەلی کوردستان بە تێکڕا پێکەوە هاودەنگ بین هاوڕیز بین یەکڕیز بین لەم پرۆسە گشتیە ئەوەی کە لێرە بوترێ ئیشارەم پێ کرد کە ئەو بەدیلانە جۆرا و جۆر بوون و پێشنیار بوون نە بڵێ مەسە شتێکی مسۆگەر من ئەوە پێشنیارەکەم تۆ بیگۆڕە تۆ زیایی کە تۆ کەمیکە ئەو چەند ڕۆژە مەشغوڵی ئەوە بوون بەڵام لە ڕاستیە هەم کاتەکە بەشی نەکرد هەمیش پێشنیارەکان ئەوەندە مغری و دڵخۆشکەر نەبوون کە لەسەری بۆچی و پێشینەی ئەم هێزانە ئەم وڵاتانە نێودەوڵەتیەکان بە تایبەتی زلهێزەکان پێشینەیان زۆر یارمەتی نادا کە بە دیارێ و بۆچی چونکە قسەیەکەکە ممکنە وەزعەکە بەڕێیەکە یا بۆ جەماوەری خۆی یا مەبەستێکی تایبەتی هەیە لە عینی وەختا قسەیەکی تریشەکە قسەیەکی تریشەکە ئەو موەسسە قسەیەکەکە ئەو موەسسە قسەیەکی ترەکە بەنەتیجە تۆ وەختەکە دەکوژێ بەبێ ئەوەی کە شتێکی مەلموس لە دەستا بێت بەنسبەت وڵاتانی دراوسێ وازحە کە پێیان خۆش نییە بەڵام من وازانم وڵاتانی دراوسێ بەڕەحمترن چونکە ئێمە تێکەڵی هەیە هاوکاری و هاوبەشی اقتصادی هەیە حتا ئیجتیماعی هەیە لەبەرەوە وڵاتانی دراوسێ مامەڵەیان ئەگەر تونیش بێ بەڵام لە نەتیجە ئاسانترە ئەفۆ یەک ساری مابوو یەکەم هەنگاو هێشتا بێگومانە بێ دانیشین بڕیاری ئەوە بدەین یەکەم هەنگاو چیە بەڵام بە بۆچوونی من مەسحێکی وەزعەکەیە وەزعەکە چۆن بوو نەتیجەکەن چۆن بوو اینجا حسابکردنێکی دۆست و حەز و ناحەزەکانە دەرەجەی تەسریحات و مەواقف و ئانێ ئێستا زەوی ئەوە خەریتەیەک دانرێ بۆ هاتوچۆ سەردانی ئەم وڵاتانە بە تایبەتی دراوسەکان و دانیشتن لەگەڵ وڵاتە گەورەکان و لەگەڵ بەغاش پێماوتون کە ئێمە گفتوگۆ ناوەستێنین ئەگەرچی ئەوان دوێنێ لەگەڵ وەفدەکەی ئێمە قسەیان خۆش نەبوو وتویان ئێمە تا ڕیفراندۆم قەی ناکە بەڵام دوای ڕیفراندۆم گفتوگۆ ناکەین بێگومان ئەوە تەبیعەتیان تێک چووە ئەویش چاکە بێ ئینشاڵڵا ئەوەی کە نەکرێ یا بکرێ خۆ ئێستا کەس مەوزوعەکە وازحە کە عەرزم کرد ئەوە بڕیار بەدەست لە مەوزوعەکە ئەڵێن ئەکرێ جا چێ ئەڵێن نەکرێ خۆ قسەی چێە ئەمە کۆمیسیۆنە ئیش خۆی کردووە هەموو ئامادەکاریەکان کراوە
حزبە سیاسەکان و ئەوانەی کە دەستەی باڵای ڕفراندۆم ئیشی خۆی کردووە بڕیار وەرگیراوە کە ئەکرێ ترکیەی تر ئەتوانێت بڵێ نەکرێت ئەمێنێتەوە سەر ئەوەی کە وتمان بۆ چوون بەعزێک هەیە لە بەعزێ شوێن بەعزێ ئیشکالات دروستە بێ ئەبێ ئەو معالەجە بکرێ یا على الأقل تحييد بكري يعني محايد بكري تو ما دام بدلني يا مشكلة كتير تو كنار بكري أما بقي خلق كتير إيش كيكا رنج اللي بعزيشن أو روبدا لا كوتايا أكريت تايسا هرأوية كأنزامة إن شاء الله بالنسبة لأويك أو تري حزبية وشخصية أم نخوش كونا بداخل ئێمە هەرچی بکەین هەر شخصێک ئەبێ بیکە یا ئەبێ حیزبێک عەلەمداری بکە و پێشەنگی بکە ئەو وەختەش هەمان قسە دروستە فەرز کە ئێستا فڵان شخص ئەیکا تۆڵی ئەمە بە قازانجی فڵان تەواوە بێ ئێ باشە ئەو نێکایەکی تر بیکە خۆ هەر بە قازانجی ئەویش تەواوە بێ ئەمە مامەڵەیەکی دروست نییە ئەبێ بچینەوە سەر ئەساسی مەسەلە ئەگەر مەسەلەکە دروستە سەربەخۆیی پێویستە بابەتێکی منطقی و لۆژیکی و تەواوە و حەقێکی تەبیعی ئەم میلەتەیە هەر کەس بیکا دەستی خۆش پێ و بچۆ لەگەڵی تۆ پێشی ئێرەوە حەزر ئەگەر شتەکە دروست نییە ئەگەر مەلایکە بیکاتۆ هەر لەگەڵی نابێ ئەگەر دروست نەبێت کە مەلایکەش نایە ئەڵێن ساڵی 1970 مەندووبی سامی بەریتانی هاتوۆتە سلێمانی شێ مەحموو خەڵکی کۆ کردوێتەوە عەشایر و شەخسیات و ئەمانە کە دیارە مەندوو بوتوێتی ئێوە چیتان دەوێت ئەو وەختە زمانی شێ مەحموو بوو تازە هێشتا دەوڵەتی عێراقیش تەشکیل نەبوو خەڵکەکە دووسێ قسەیان بووە یەکیان وتوێتی سەر بەخۆ بێت یەکێک نا ینی مەجموعەیەکیان مەجموعەیەکیان وتوانە سەر بە بەغا بێت هێشتا بەغاش حکوومەتی نەبووە بەڵام وتوانە کە ئەوێ تەشکیل بوو لە سەر بەبە بازێکیان وتوانە سەر بە لەندەن بین هەر ئێوە مادام ڕسپیمان و هاتوون ئێمە سەر بە ئێوە بین لەو مەجلیسە ئەم سێ قسەیە کراوە نەگەیشتونە نەتیجەیە هاتوونەتە دەرەوە ئەڵێ کابرا خۆی گێڕێتەوە کابرای مەندوو ئەڵێ مەجموعەیەکم هاتە بەردەم لە ڕێگەکە وتیان ئێمە شتێکمان ناوێ سەربەخۆییمان ناوێ مەلک شێ مەحموو بکاتە مەلک ئەم بەزمە کۆنە وە شتێکی ئینسانیە یعنی بەشەرەکان وایە ئەبێ ئەم جەدەلە تەواوکەین ئەبێ خودی مەسەلەکە حەقە مۆزوعێکی ترە ئەگەر ناحەقە مۆزوعێکی ترە چی ئەیکا و چۆن ئەیکا و چی ئەیکا خۆ کەسیش مەلایکە نییە بازێک بەشی خۆی هەتیار لەبەرەوە مۆزوعەکە شەخسی نییە نەخێر حیزبیش نییە نەخێر بەڵام بەو شێوازە مامەڵەکردن لەگەڵ یا ئەیکەیتە حیزبی و ئەیکەیتە بەشی ئەو بەرامبەری کە تۆ حەزت نییە کە هی ئەو بێت چێ وتوێتی؟ بەڵێ 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 خاڵی یەکەم من نەمبیستووە ئەوەی کە کاک مەسعود داوای کردوێ بەڵام ڕەنگە بەدەمی وترابێ چونکە یەکێتی وا مەشهور بوو کە یەکێتی پەشیمانە بازێ تەسریحاتیش بیسترا
پەشیمانە لە ڕێفراندۆم. بازێک گوتیان نەخێر پەشیمانە لە ڕێفراندۆم لە کەرکووک. قسەکە بۆی ڕوون بێتەوە ممکنە پێی وتبن بە نووسین شتێ بنووسن، من هیچم نەبیستۆ لەو بارەوە. بەڵام ئەمڕۆ کە دانیشتن بووە و ئێستش بەردەوام دانیشتنەکەیان ئەو باسە تەواو بووە. بێگومان سنوور داخستن هەیە، ناڵێم نابێت، بەڵام چەندە کاریگەری ئەبێت و ئایا ئەتوانێت ئەو سنوور داخستنە وتم دوو تەرەفەیە چونکە دوو لایەنە ئەویش مەسلحەتی هەیە توش. مەسە ئێران ئەگەر سنوور داخا خۆیشتی زۆر زەرەکە، ئێمەش تەوان زەرەکەی. ئەمە خۆڕاگریە، ئەبێ میلەت خۆی ڕاگر بێ و لە عینی وەختا ئیستیفزازیش نەبین، یعنی بێمنەت نەبین لە دراوسێکانمان. تورکیا و ئێران دوو دراوسێک کاریگەرن و ئەگەر ئەم ئیشیان بەدڵ نییە تا حەدێک حەقی خۆیانە چونکە سەرێشەی هەیە بۆ ئەوان. ناتوانانی چاوەڕێی ئەویان لێ بکەی بڵێ فەرموو وەڵا شتێکی باشەکەی، ناتوانێت ئەوە. لەبەرەوە بێت تەحەمولی بەعزێک لە ئاسەوار بکەین، جا سنوور داخستن بێ یا شتی تر بێ، بەڵام ئینشاڵڵا ئەوەنە درێژە ناخایانێ و کاریگەری کەمیە بێت. رابي والله من بيسأل بيته أقول شيء هذا عراق حكوماني فشل لنا بيسأل دوام كشو جنوبي جبال الاجتماعي في نوي بوران نوي مناسعي هيك بيش دينية نوي كان هي بوي كان كشو بوران شغل هذا بەڵێ بەنسبەت بێگومان کار و کاردانەوە هەر هەیە، ئیش تەبیعەتی وایە. ئەوەی کە بەسەر میلەتی کووردا هاتووە لە عێراقا، بەسەر وڵاتانی گەلی کووردا نەهاتووە لە شوێنەکانی تر. کیمیاباران مەسەن شتێکە کەس لەگەڵ دوشمنیش نایکە، مەمنوعە دەولیە، ئەو لەگەڵ میلەتی خۆی کردوێت. مەسەل جینۆساید و ئەنفالکردن کە شتێکە زۆر سەختە. ئێستا شەڕ ببێ و دوو چەند نەفەرێک کوژێ دەیەک سووتێنرێ، ئەوە واریدە هەیە لە تورکیا هەیە، لە ئێرانیش ڕوویداوە ممکنە. بەڵام ئەوەی کە لە عێراق ڕوویدا توندی کاردانەوەی تەمان توندی بووە. لەبەرەوە شۆرشی کوردی یا حرەکەی کوردی لە کوردستانی عێراقا زۆر جیاواز بووە، زۆر ئەجندەدار بووە، زۆر قوڵتر بووە لە شوێنەکانی تر. ئەمەی کە هاتە سەر لە 2003ەوە کە ئەبوایە شیعە و کورد تەمان هاوخەبات بووین، پێکەوە معارەزە بووین، پێکەوە هاوکار بووین لە ڕووخانی ڕژێمە، پێکەوە زۆر شیشمان کرد و زۆرێک لەم خەڵکەی کە ئێستا لە حکومڕانی عێراقان لێرە بە شێوەی لە شێوەکان لەگەڵ شۆرشی بوون. جێ ئەوەیە ئەسەفە تەوان چاوەڕێی ئەوە ناکرا بەم پەلەپەلە ئەو شتە ڕووبدا. بەڵام ئەمە ڕەتی بە ئەجندای تائیفیەوە هەیە، بازێکیشی بووە تا مزایدە لە بینی خۆیانە. ئێستا کە کاتی انتخاباتی داهاتووی پەرلەمانی عێراقا مانگی 4 داهاتوو، لەوێ ئێستا مزایدە ئەکەن بە شەڕە کورد، بە دژایەتی کورد مزایدە ئەکەن لە بینی خۆیانە. هەرکەس زۆرتر تند بێ لەگەڵ مەسەلەی کوردیەکانە دەنگی زۆرتر هێنێ، سەقافەیەکی وایان بڵاو کردەوە لە ناو هێزە سیاسیەکانە. لەبەرەوە مەسەلەکە بەڕاستی وەکو هێزی سیاسی فەشەلیان هێناوە. ئینا شیعە لە عێراقا هەزاران ساڵە، بڵێن چەند سەدان ساڵە هەیە پێکەوە لەگەڵ سوننا ژیاون و مناوەشات بووە، بەڵام بەم دەرەژەیە نەبووە بێگومان. ئەمەی کە هەیە ئەمە شەڕی سیاسیەکانە، شەڕی سیاسیەکانە و تەمان شەڕێکی سیاسی ئەگەر چوو ئایدۆلۆژیای دینی یا تائیفی خەتەر دروستەکە، چونکە خوێن حەڵالکردن دروستە بێت. چۆن داعش ئێستا داعش کە شەڕی هەر کەسەکە بە ناوی خواوە ئەیکوژێت،
ینی ئەمە جەریمە بکەی بە ناوی خواوە ئەمە انحرافێکی گەورەیە ئەمانش بە ناوی شیعەوە هەڵەسن بە بەعزێ لە جەریمە کە دروست نییە لە وەختی لەگەڵ سونا کردیان و لە شوێنانی تریش ڕوویداوە لەبەرەوە حکمی تائیفی لە عێراقا بێگومان فەشەلی هێناوە ئەبێ ڕاست کرێتەوە ئەبێ بێتەوە سەر سکەی خۆی و ئەبێ ئێستا کورد بۆی ناکرێت لەگەڵ عێراقا بێ ئەوە ڕێگای سەربەخۆیی گرتوێتە ئەی چیەکە لە سونەکان چیەکە لە تورکمان کە لە بەغا هەیە لە شوێنی تر هەیە چیەکە لە ئاشووری و مەسیحی هەر ئەبێ دەستکاری شێوازی سیستەمی حکومڕانی خۆی بکە هەر ئەبێ دەستکاری خۆی بکە عەقلیەتی ئیدارەی خۆی دەستکاری بکات تاوەکو بتوانێت ئیدارەی وڵاتەکە بکات جبات من ئومێدم وایە کە ئەم شەو بڕیارێکی باش بدەن لە ساڵحی خۆیان وەکو زوتنەوەیەکی وەتەنی کە بێگومانم لەوەی کە سەربەخۆیی لای بزوتنەوەی گۆڕان لای برایانی کۆمەڵی ئیسلامی شتێکی حەقێکی مەشروع و تەبیعیە ئەمەی کە ڕووی داوە کە لەگەڵی نەبوون یا نەبوون لە کۆمیتەکە بڵین لە ئەوکە مەسەلەیەکی ئەو ناکۆکی ئیشکالایە کە هەیە لە بینە بۆیە ئێمە هەمیشە لە پێش هەموو شتێکا وتومان ئاشتەوایی بکەین ئینجا بە زەمینە ساز بێ بۆی لە مەسەلەکانە ڕەت فعل و فعل نەمانگرێ و تووشی هەڵە نەبین و مەوقفی جیاواز لەسەر ئەساسی شەخسی و حزبی نەگرین لەسەر ئەساسی مەبادئی و مەوزوعی بگرین ئەمەی کە ڕووی داوە برانی گۆڕان ئەم شەو کە دانیشن ئومێدم وایە کە بڕیارێکی ئیجابی بدەن باسی ئەگەر ئەسکەریەکان ئەمنیەکان خۆی ئەوەی کە لە عێراق ئەگوزارێ معلومە ئەوە شەڕی داعشە و ئەوە حەشتی شەعبیە و ئەوە جەبهەی پێشمەرگە و داعش وەساون و حەشتی شەعبی لێوە وەساوە ئەوە لێرەوە پەکەکە هەیە و لێوە هێزە کوردیەکانی تر هەیە کە هی ڕۆژهەڵات و منتیقەکە بۆ خۆی ئاگریتیایە ئەوەی کە باسەکرێ ئەمە بکرێتە پاسا و بۆ تەدەخولات بۆ هاتنە پێش ئێنا خۆی ئێستا هەرێمی کوردستان ناچێتە سەر کەس وانێ هجوم ناکاتە سەر کەس بەڵام ئەڵێن ئەم مەوزوعە ئەبێتە پاسا بۆ هاتنە پێشەوە یا تەدەخول ئەگەری هەیە ئەم شتە بەڵام ئەگەرێکی جوزئیە یعنی بە شێوەیەکی جوزئی کەم لە شوێنێکەوە ممکنە خروخاتێک ڕوو بدا بەڵام ناتوانێت سەراسەری بێ و ناشتوانێت کە بەردەوام بێت لەبەرەوەی کە وەزعەکە وتمان بەو شێوەیە کە هێزی چەکداری زۆر لە منتیقەکە هەیە و شەڕێکی داعشیش هەیە و شەڕی پەکەکە و تورکیا هەیە شەڕی تر هەیە ڕەنگە ئەم شتانە ڕوو بدەن بەڵام بە کەمی ئێمە عەقڵی سیاسی کوردی لەگەڵ ئەوە بێ هەمیشە مەسەلەکانی خەڵک جیا بکاتەوە لەگەڵ مەسەلەکانی خۆی ئێمە شەڕ نافرۆشین بە کەس ئەبێ ئیستیفزازیش نەکەین ئیستیفزاز یعنی بێمنەتی و ئێران چییە و تورکیا چیە ئەوانە قسەی خراپن بەغا چییە و ئەوان چییە ئەوە ڕاست نییە لە ڕاستی ئەوانە وڵاتن بۆ پاسی خۆیان بۆ پارێزگاری حاڵی خۆیان ڕەنگە بازی هەنگاو بنێن بە مباشر و ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ
لەبەرەوە هۆشیاری لە وبارەوە دروستە ببێ و پێویستە ببێ بەڵام ئینشاءڵڵا شتی گەورە و مەترسیدار نابێ و دائم نابێ. بنسبة ئەوەی کە ئیسرائیل لە پشتی ینی تەئیدی ئەم وەزعەکە طبعا ئەوە شاراوە نییە. ئیسرائیل هەر گوێی سەوز بووە لە شلەکانەوە حەزەکە ئەم منتیقەیە هەمووی حاڵی بێتە حاڵی ئەو، یعنی دوور نییە ئەوە. بەڵام ئەوە کە ئەو ئەم حرەکەتە بکایە پێی لە پشتیەوە بێت دروست نییە، ئەوە ڕاست نییە. ئێمە ئەوە بە قسەی موغریز و خەڵکە ناحەزەکە ئەزانین، چونکە فەرموو ئیسرائیل تەئیدیەکە دێت تۆش تەئیدی بکە، تۆ مێڵە ئەو دەوڵەتی کە ئەڵێ تۆ ئیسرائیل لە پشتە نەخێت تۆ وەرە لە پشتمان بە. عەرەب 22 دەوڵەتی هەیە، 22 دەوڵەتی هەیە، هێشتا تێر ناخوا ڕازی نییە بەم پارچە بچکۆلە لە ئەرزی کە ئەرزی خۆشی نییە. کەچی کە دەمی گەرم بوو ئەڵێ ئیسرائیل ئەو مەسەلەیە دقەتی نییە، بەڵام ئیسرائیل دەوڵەتێکی مغریزە تەبعاً غەرەزی هەیە لە منتیقەکە، مەرامی خۆی هەیە، ڕەنگە حەسبکە لە فڵان شوێن شت ڕووبا فڵان شوێن شتێکی تر ڕووبا. ئەوە مەسەلەیەکی بچکۆلەترە و کاریگەر نییە لەسەر مەسارەکە بەگشتی. وڵاهی بەڕێزان ببورن کێنێ تۆزانی زۆر نەکرد بۆیە پرسی بێگومان شتی زۆر نەکراوە بەداخەوە. بەڵام لەگەڵ ئەوەش مەسەلەی هەڵوێستی دەوڵەتان جارێ مەبدەیەکی قانونی بێت بزانین هیچ دەوڵەتێ بۆی نییە کە تەدەخول بکا لە دەوڵەتانی تر، وانێ بڵێ تەدەخول بکا لە شەئنێکی داخلی وڵاتێکی تر. ئەمە وەکو تەعاتف و وەکو ئەدەبیاتێکی دیبلۆماسی ئەوترێ و قسەی لەسەرەکرێ. ئەگەر دۆست بن و نزیک بن وەکو نەسیحەت ئەڵێم بامەکەوانە، ئەگەر هەر دووریش بێ ئەڵێ لەتکردنی هیچ وڵاتێ نابێت. بەڵام لە ڕاستیە ئایا دیبلۆماسیەتی کوردی بەتوانابووە کە ڕەوایەتی ئەم قەزیە بگەێنێ بە هەموو دنیا؟ ڕەنگە وازیحەکە نەیتوانێەوە و مەشغوڵی شتی تر بووە، جاری وایە حزبی بووە، جاری وایە مەشغوڵی شتی تر بووە. بەڵام ئەوەش بەمانای ئەوە نییە کە بۆ سیمزانی خەڵکەڵێکی ئێمە خۆمان نەزانین مافمان خوراوە و حەقی خۆمانە لەسەر پێی خۆیمان بۆ وەسین. اینجا ئەگەر خەڵکی تریش ئەمڕۆ تێمان ناگایە مەسلحەتی وایە قسەیەکی تر بکە، ئەوە موشکلی ئێمە نیە. ئەوە شتێکی تازە نییە، بەڵام ئێستا لەم تەوقیتە ممکنە پەیوەندی ببێ لەگەڵ ئەم مەوزوعە، بەڵام هەر بووە چونکە مناوشات هەیە، بازێ چەکدار و ئەوانە لەو دەوروبەرە هەیە و پێشتری شتیوا ڕوویاوە. لە هەموو حاڵەتەکانە ئەم شتانە ئەتوانیت بڵێ پەیامی تایە. ببورە بەس ئەو پرسیارە بەوەی لەکوێوە سنە پاڵپشتی سەربەخۆی. بەڵێ پرۆژەی ڕێخستنەوەی ناوماڵی ئیسلامی بێگومان تۆزێ ئەم سەرقاڵیمان بە مەوزوعەوە تۆزێ تەفرەی کەوتووە و لە مەسەلە سیاسیەکە چونکە برایانی کۆمەڵ ڕایەکی تریان بوو جیاواز لە مەسەلە سیاسەکانە، ئێمە ئەو بەشەیمان وەستانووە لە بەشەکانی ترە کاری هاوبەشەکەین و دەستەی باڵای هاوبەشێ و مەسەلەکانمان
نەگەیانۆتە ئاخری کۆتایی نەهاتوە بەڵکو بەردەوامین لە ئومێدی شەکەین لە مۆزوع سیاسیەکەی شا بگەینە نەتیجەیەکی ئیجابی و بەردەوام بین لە کاری هاوبەشی ئیسلامیەکە. مەسەلەی سونە بێگومان سونە ئەگەر ناخیان بدوێنی متعاتفن لەگەڵ ئەم وەزع، بەڵام ڕەنگە نەوێرن بیڵێن لە ناخیانە ئەوەنە ئێش و ئازاریان دیوە، ڕەنگە حەسبکەن لانەیە ببێ شوێنێ ببێ دراوسەیەکی تریان بۆ پیا بێ، ڕەنگە ئەوە پەیوەندی بە خۆیانەوەێ. سپاس مولای. زۆر سپاس بەوەندەبوونتان ئەو بەڕێزش کە پرسیارێکی داوای لێبوونتان لێ دەکەین. بەخێر بێن سەرچاو.